ئەو پرسیارەیە کە جەنابەت کردکەوە هەنێک کەناڵی مەسئولی تورکمانیەکەوە عەرەب و شتەیەڵەیە کاک بە گوێرە سەرکاری کاک حازم ئەوانی کە بتاقە ئەلکترۆنیان نەبێت هیچ حەقی دەنگدانیان چکە فەیسڵی ئەوڵ یەکەم و ئەخیر لە دەنگدان ئەو بتاقە ئەلکترۆنیەکەوە دەنگدانە بەڵام داوا شەکەین لە ئیعلام و نەمەسئوولەکان بابێن لێرە بپرسن چیانەوێ ئێمە هەموو معلوماتی شەنەدین لە مەکتەب دەکوت پێویست ناکە بەم تەشەنوجشتە مەفروضە ئیعلامی هەموو جیهات لە هەموو لایەنەکان لە کەرکووک وەزعەکە هێورکەنەوە بۆی هەڵبژاردنێکی پاک هەڵبژاردنێکی جوان لە شاری کەرکووک ببێت. پرسیاری ئەو برادرش کەوا هەر هەڵبژاردن دەکرێت لە کەرکووک یا ناکرێت ئێمە جهەیەک کە مفۆز کۆمسیۆن وڵای هەڵبژاردن جهێتێکی تەنفیزی هەتا ئێستا ئێمە هەموو ئیشی ئەوکە هەڵبژاردنە بێت بەڵام بڕیاری کۆتایی لای پەرلەمانە بەڵام ئێمە کە کۆمسیۆن هەموو ئیجراعاتێکمان لێرە هەڵبژاردن ئەبێت هەموو ئیش بایۆمەتریەکەین هەموو ئیجراعاتمان بنکەکانمان جاهز دەکەین بۆ هەڵبژاردن هیوادارم پێتان گەیشت بێ.